درێژەر بە تەور و گفتوگۆکانمان دێن میوانەکەمان لێرە ئامادەیە گفتوگۆکەین دەربارەی بابەتێکی دیکە تێڕوانینێک بۆ سامانی ئاو لە هەرێمی کوردستان و عێراق ناونیشانی پانێڵێکە کە لەلایەن بەشی سامانە سروشتیەکانی کۆلێژی زانستاندا زیارەکانی زانکۆ سلێمانیەوە بەڕێوە چۆپ ئەمڕۆمە باس لە گرنگی ئەم جۆرە پانێڵە دەکەین. دکتۆر ساڵح نەجیب دکتۆری زانستە ژینگەیەکان لێرە میوانە باس لە گرنگی و تایبەتمەندی و بەڕێوەچوونی ئەم جۆرە پانێڵان دەکەین. دکتۆر بەخێر بێ. دکتۆر دکتۆر وابەستێکی پانێڵەکە بکەین بزانین پانێڵەکە باسی چی کردووە و گرنگترین ئەو تایتڵانێکی ئێوە سەرنجتان لەسەری بۆ چییە؟ بڵێ لە ڕاستیە ئێمە بێ و ڕاستیە بزانین کە دەرامەتی ئاو یا سامانی ئاو کە سامانێکی سروشتیە ینی بوونی هەموو ژیانەکان و درێژە پێدانی بەردەوامی ژیانەکان وابەستەیە بە ئەو ڕەگەزە گرنگێ کە بە تەنها لەسەر ئەم هەسارێ هەیە. ئەم با بڵێن سامانە سروشتێ سامانێکە کە جێگرەوی و قەرەبووی نییە و ئەو بڕێکە لەسەر ئەم هەسارەیە بوونی هەیە یعنی بڕێکی دیاریکراوە بەڵام لەو کاتانەی کە بەکار ئەچێ بەشێکی زۆری لەم سامانە یعنی بە تایبەتی با بڵێن ئەو ئاوەی کە ئاوی سازگارە یعنی ئەگەر ئێمە تەماشا بکەین لە کۆی یعنی با بڵێن لە کۆی ملیارێک و 400 ملیۆن کیلۆمەتر سێجا لەم سامانە تەنها 35 ملیۆن کیلۆمەتری ئاوی با بڵێن سازگارە و بەکاردێ بۆ با بڵێن استخداماتی مرۆیی ینی لەم 35 کە هەمانە 20 لە ناوچەی بەستەڵەکەکانە بەستووە بەڵام بەداخەوە لە بەرجی کرایۆسفیرایە هەساری زەوی 5 بەرجی هەیە بەشێک لەو ئاوەی کە بوونی هەیە لە بەرجی کرایۆسفیرایە بەداخەوە ئەمڕۆ لە دوای گۆڕانی کەشوهەوە بەشێکی زۆری ئەم بەرگە توایە و ئەو ئاوە سامانە جوانەی کە نزیکی 20 میلیۆن کیلۆمەتر سێجا بە تێکەڵ بە دەریاکانە بێەوە بێ بە ئاوی سێر و یعنی لەو کواڵتی کە هێتی دەرئەچێت و نزیکەی 10 میلیۆن و نیو کیلۆمەتری سێجای لەم ئاوە یعنی لە ئاوی ژێرزەویە بەداخەوە ئەڵم لە سەرتاسەری جیهان ئەم ئاوەش مرۆڤایەتی لە دوای ئەوەی کە ژمارەی زۆر بووە خواستەکانی بۆ ئاو بۆ هەموو بوارەکان زیاد بووە با بڵێن دەستیان برد بۆم سامانەش و لە هەرێمی کوردستان زۆر بەبێ ڕەحمانە بەبێ بەزەیانە دەستیان برد بۆ سامانی ژێر ئاوی زەوی کە ئەمە ئاوێکی استراتیژی و تەنها بۆ کاتی تنگانە بەکاربێت و تەنها ئەوەی کە ئەمێنێتەوە لەم ئاوە 9 میلیۆن کیلۆمەتر سێجایە کە لە ڕووبار و با بڵێن گۆم و دەریاچەکانە بوونی هەیە بۆ مرۆڤ و ئەم 9 میلیۆن کیلۆمەترش ئەمڕۆ هەم لە دوای چالاکی مرۆیی یعنی جۆرا و جۆری و بە تایبەتیش بۆ با بڵێن کشت و کاڵ کە لە ساحەشتای ئاوی پێویستە ئەم بەشەش دووچاری با بڵێن چی بووە دووچاری پیسبوونێکی بێ ئەندازە و بێشومار بووە کە ئەمڕۆ نزیکەی ملیارێ لە ئینسان مرۆڤ لە جیهانە ملیارە ئینسان لە جیهانە یعنی ئەکسێسی بۆ ئاوی خواردنەوە نییە کە ئەمە وەکو مافێکە نەتەوەیە گرتوەکان لە ساڵی 2010 لە 28 یاسایشی دەرکرد یاسای Human Right for Water ینی مافی مرۆڤ بۆ ئاو بۆ سەحیات کە خۆی لە 5 بەرگای بینەوە کەواتە ئێمە یعنی وەکو بەشەکەمان ئەومان بە گرنگ زانی بین پەنەڵێک با بڵێن وەرکشۆپێ ڕێخین ئەو تەورانەی کە تەوەری هەستیار و گرنگە بۆ بابەتی ئاو یعنی بیخێنە ڕوو بۆ با بڵێن ئامادەبووەکانی کۆلێج منتەسیبی کۆلێج و لەوێشۆ بێ بە پەیامێ بۆ کەسە پەیوەنددارەکان بۆ کەسی بڕیاردەر بۆ دەسەڵاتدار کە هەنگاوی تەندروست بنێ ینی ئەمەیتر ئەو ڕۆژە هاتووە ئەو کاتە هاتووە کەیتر نابێ ئێمە سستی بکەین بە تایبەتی کاتێک کە ئێمە ینی با بڵێن پیاداچوونەوەیەکمان کرد بۆ دەرامەتانەی کە هەمانە بە شێوەیەکی گشتی بۆ ئاو نزیکەی ینی 20 ملیارمان لەم ئاوە ینی بە لەسەر خاکی خۆمان ئەمە پێشان یعنی داهات بوو لە ڕێی بەفر و باران و ئەمانە کە لەسەر خاکەکەی خۆمان ئەباری و تەنها ئەم سەرچاوەیە مڵکایەتی خۆمانی پێوە بوو نزیکەی 5 ملیارمان لەژێر زەوی بوونی هەبوو ئەم 5 ملیارەی تر بەو 5 ملیارە نەما
و ئەو 20 میلیارەی کە هیوامان لەسەر هەڵچنی بوو ساڵەکانی پێشتر ینی باڵێن دابارین ئەبوو لە ڕێی بەفروبارانەوە ئەمڕۆ لە دوای کەشوهەواوە ئەبێ جارێکی کە پیاداچوونەوە بکەین کەیتر ئەو 20 میلیارە ینی با بڵێن نابێت هیوای لەسەر هەڵبچنین و ئەوەی کە لە دەرەوەش بۆمانە هات 15 میلیار بوو ینی 15 میلیار لە تورکیا و لە ئێران ئەمەش ینی با بڵێن وڵاتانی دەوروبەر و بە تایبەتی تورکیا و ئێران هەنگاوی زۆر با بڵێن ناتەندروستانیان دش بەو یاسا و ڕێسان نێودەوڵەتیانەی کە هەیە بۆ ئەو ئاوەی کە با بڵێن کە ئەبێ هەر وڵاتێک کەم سەرچاوی پێ ئاڕوا پشکی هەبێ بەشی هەبێت بەڵام ئەوان ببێ گوێ پێدان ینی هەستان تەواوی ئەم ئاوانیان ینی با بڵێن بربەست کرد یەکێک لەواندا بەنداوی ئەلیسویان کرد کە لە چاوچۆی 22 پرۆژەکەی گیاب تورکیا کردی بەو بیانووی کە ئێوێ ئاسایشی ئەو بۆ وڵاتەکەی خۆی دابین کات بە هەمان شێوەش تورکیا ینی بەنداوی ئێران بەنداوی داریانی بنیاتنا ئەویش لە سا 60 ئاوی سیروان کە سەرچاوەکەی بۆ دەربەندیخانە هەستا وڵاتی ئێرانیش لە ڕووی تونێلێکەوە ڕێگەی لەم ئاوەگرت ینی بەو ئەندازەی کە ینی با بڵێن ئەو داهاتت کەواتە بڵێ چەند ئێستا و ئاوانەی کە لە وڵاتانی دەوروبەرەوە ئاهاتە هەرێمی کوردستان لە سەدا چەندی ئێستا نایەت ئێستا ئەو ئامارانی لە بەردەست تەنانەت بۆ دوجلە فراتیش ینی بگرێت لە ساسی لەو ئاوانە نایەت لە ئێرانەوە ڕەنگە لە سا ینی دەشینێت کەواتە ئێمە کە پێشتر پلانمان هەبوو پرۆژەکانمان لەسەر ئەو بنیادناوە 15 میلیارمان لە دەرەوە بووە و ئەو ئاوەی ژێرزەوەی کە هەمان بوو ئاوێکی استراتیجی بووە دەستمان برد بۆ ئەمەش ینی بێ بێزبزیانە بێ ڕەحمانە بێ حساب هەزارەها بە هەزارەها بیری با بڵێن نایاسایی لێرە و دەست براو ئێستا بینرا لەم هاوینی ئەم ساڵە چەندەها بیر تووشی وشکایەتی بوو کەواتە ئەمەشمان نەما ئەمێنێتەوە ئەوەی کە دابارینە و مڵکایەتی لەسەر ئێمە ئەویش لەسەر هەڕەشەی ئێمە چونکە یەکێک لەو پەناڵانەی کە باسکرا ئایا کاریگەری با بڵێن کەشوهەوا لەسەر ئەم دابارینە چییە؟ بێگومان ئێمە بێ ئەو ڕاستی بزانین کەم پەنامەل پێشکەشم کرد کە ئێمە ئەبزانین ئەمڕۆ لێکەوتەکانی گۆڕانی کەشوهەوا ئەمەنە گەورەیە و ئەمەنە مەترسیدارە کە ینی ڕەنگە لە دەیان ساڵ ولا یان ئەو پەڕی 100 ساڵ چەندەها گۆڕانی گەورە بکات یەکێک لەوانە با بڵێن دابارین بەعزێت یا هەندێک لە ناوچەکان دووچاری چی ئەبن دووچاری دابارینێکی زۆر ئەبن وەکوی کە تێبینیمان کرد لە ئەڵمانیا ڕوویە لە ئیتالیا ڕوویە دوێنە لە تورکیا بە شێوەی با بڵیان زیدیانە باران ڕینستۆرم کە ئەمەش بەڵێ تەبینێکی تێوێ بەڵێ بەڵام بۆ هەندێ ناوچە ینی ئەم گۆڕانکاریە ینی دوو ئاراستە ئاگرێ ئاراستەیەکیان بۆ هەندێ ناوچەکان ڕوو لە وشکایەتی ئەکاو ئەو بڕەبارانەی کە پێشتر هەیەیان بوو بۆ نمونەشاری سلێمانی جاران لە 500 بۆ 600 ملی لی ئەباری و هەندێک جار ئەڕووی بۆ دەوری نزیک 1000 میلیمتر ئەبێ ئێمە ئەو حسابە بکەین کە ئیتر ڕەنگە ئەم 500 بۆ 600 کە جاران هەمان بوو نەمانمێنێ کەواتەوە 25 ملیارەی کە پێشتر با بڵێن حساباتمان لەسەر هەڵچنی بوو ینی دووچاری ئەوە ئەبێت کە بڕەکەی زۆر کەم بێتەوە بەم هۆکارش ئێمە تووشی قەیرانی زۆر گەورە ئەبین کە وەکو پێویست بە ئامانەتەوەڵین ئێمە هەنگاوی تەندروستمان بۆ نەناوە سەرباری ئەوەش یەکێک لە ئەجندە گرنگەکانی با بڵێن بەرنامەی سستینبل دیڤلۆپمنت کە حەڤە ئامانجی دیاری کردووە داوا لە تەواوی وڵاتەکان ئەکات ئەڵێ بۆ ساڵی 2050 بە هۆکاری زیابوونی خەڵک بە ئاستی لە 150 داخوازی و داواکاری لەسەر ئاو زیعکات باشە تۆ داواکاری لەسەر ئاو زیعکات ئاویش ڕوو لە کەمینەیە کەواتە ئەمە چەندەها گرفت و کێشە ئەخڵقێنێت گرفتی چی ئەخڵقێنێت بۆ ئێمەمانان ڕەنگە ناوچەی جنوب تووشی وشکایەتی و بە بیابان بوون ئەبێ و ئاسایشی ئاو و ئاسایشی خۆراکیان نابێ و دکتۆر راپۆرتێکی نەتیگرتوەکان هەیە ببوورەش بڕم باسێوە کە گەڵە لە ئێستادا لە سەدا چلی خاکی عراق بەرەو بە بیابان بوون ئێمەش هەڕێمی کوردستان بەشێکی لەوە لەم کاریگەریانە بەدەرنابێ ئەم گۆڕانکاریانی کە شواشکە ڕوویداوە زۆرترینی کاریگەری لەسەر عراق هەڕێمی کوردستان بێگومان لەسەر ئێمە زیاتری بێ جا لێرە چی ئەڕۆیە لێرە ئێستا ئەم حاڵە بە زۆر بەزەقی زۆر ینی لێکەوتەکەی چیە دەرئەنجامەکەی چییە کۆنسکوێنسی ئەم حاڵە چیە ئەبینیت کە تۆ وشکایەتی هەبوو لە جنوب
ینی ئەو بیانووی کە پێشتر هەیەیان بوو چەندەها ناوچەیان زەوت کردبوو ئێستا جارێککە بە لێشا و ڕویان کردێتەوە ئەو ناوچانەی کە با بڵێن لە ڕاپەڕین چۆڵ کرایەوە کاتی حکوومەتی باس کرد هەمویان گەڕاونەتەوە بە لێشاویانەوە سەرەوە خاڵکە بەوەش نەوەستاون ئەوانەی کە توانادارن و ئیمکانێتیان هەیە بە ژمارەیەکی زۆر یەن لە ناوچەی هەرێمی کوردستان نیشتنی ئەبن چونکە بۆ چەند ساڵێک بارودۆخی ئێر ڕەنگە زۆر باشتر لەبێ کەواتە دیموگرافی واقعەکەت ئەگۆڕێت کۆچی گەورە ڕوئەیات کۆچی گەورە تەنها وڵاتانی لە چەندەها وڵاتانی دنیا لە وڵاتانی کە کۆستەڵن ینی با بڵێن کاتێک کە هەڵمی ئاو زۆر ئەچێتە بەرگە هەواوە بە هۆکاری بەگەرم بوون ئەم هەڵمە ئاوە دابارینی زۆر لەکوێ ئەکا لەو نزیک ئاوانەی کە هەڵمەکەی لێ دەرچووە لە کۆستەڵەکان لە ساحیلەکان ئەمانە دووچاری قەیرانی گەورە بن و با بڵێن ئاستی ڕووی زەویەکانیان لە ئاستی ڕووی دەریایە بەشێکی زۆری ئەم ناوچانە لە ئەمریکا لە یابان لە بەنگەلادێش ئەمە دووچاریەوە بن ئەبن بە ژێر ئاوە ئێستاکە نزیکەی 20 بۆ 30 سانتین ئاستی ئاوی زەریا بەرز بۆتەگەەوە زەریاکان و پێشبینیە کرد کە زیاتر بەس بدەکە لێوێش بەرز بووە ینی ئەو ناوچانە ینی کە نزیکەی 600 میلیۆن 600 میلیۆنی کەسیتە ئەمانش دووچاری گرفتی ڕاگواستنەوە بن بۆ چۆ بۆ ناوچەکانی تر کەواتە یەکێ لە لێکەوتە گرنگەکانی ئەم بابەتێ ئەوەیە کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان ڕەنگە تووشی با بڵێن جەنگ بن وڵاتەکان تووشی شەڕ بن لە پاش کەمبوونەوەی یا توشبوونیان بە قەیرانی ئاو و ئەو ناوچانەی ساحلکەیت ئێمە ڕوبڕی عراق ڕوبڕی ئەو گرفتە بێتەوە چکاتە خۆت باسیەکی ئێران ئاوی لێگرتونە تورکیا لێگرتونەتەوە باشووری جنوبی عراق تا ڕوبڕی وشکە ساڵی بۆتەوە ڕەنگە کۆش ڕووبات ئێمە هەرێمێک بچووکمانەسا کۆچە ڕوویاوە کوچە ڕوویاوە حادێنەوە کۆچە ڕوویاوە ینی تۆ بینین ینی بڕۆ ئێستا ئەو پارەدارەکان هەمویان مافیان هەیە وەکو عراقیەک لە هەموو تەواوی کوردستان خاک و با بڵێن مڵکەکردن و خانووەکردن دوو ڕۆژێکی بە بشێک بکەین دکتۆر ئێمە خۆمان ژمارەمان زیاگە هەرێمەکەمان بچووکە ئەوانیش بێن طبیعی ئەوە ینی ئێمە بەرپرسمان هەیە حکومڕانمان هەیە ئەوە بێ با بڵێن تێڕوانینی بەرپرس و حکومڕانەکان بێ کە پلانێ دانن بۆی کە دیموگرافی ئەم ناوچەی کە ناوی کوردستانە نەشێوێ و تێک نەچێت ئێمە پێشتر مەسەلەم ناوچەی با بڵێن چەندەها ناوچەمان هەبووە کە ناوچەی کوردنشین بوو سەر بە کوردستان بووە مەسەلە حەویجە ڕۆژە لە ڕۆژان کەسێکی تیانە بووە کە با بڵێن نەتەوەی عەرەب بێت ناوچەی کوردنشین بۆ کۆچەریەکانی کورد هەموو جێگیان ئەوە بوو لەبرۆ سال لە ناوچەی حەویجە شتێک نییە کەسێک نییە کە کورد بێ لەوێ بوونی هەبێت و بە هەمان شێوە ناوچانی دەوروبەری کەرکووک ئەمە ناوچانە ئەمڕۆ لێ شاوی کۆچی لەسەر و حکوومەتی عراقیش پاڵپشتیان ئەکا و بە بیانووی جیاواز و ئێمە ینی با بڵێن بێدەرەتان و بێچارە وەستاوین چ لە ئاستەوەی کە تورکیا هەنگاو ئەنێ چ لە ئاستەوەی کوچکە ئیتر لۆجیکی با بڵێن یاسا و ڕێسای نێودەوڵەتی سەنگی نامێنێت ململانێ ینی ڕەنگە بگا بەو ئاستە و تەحەدیات گا بەوەی کە تەنها هێز ئەم بابەتانەیە کاڵاکات و باشە هێزی ئێمە بەرامبەر ئێران چی هێزی ئێمە بەرامبەر تورکیا دکتۆر باست لە گرفتەکان کرد باست دەوە کرد کە وڵاتانی دەوروبەر سەرچاو ئاویەکانیان بۆ کاری پاراستنی ئاسایشی ئاو بۆ خۆیان قۆستۆتەوە و ئێستا ئاو نایەتە ناو عێراقەوە لە هەمان کاتە با بڵێن گۆڕانی کەشووە جارێکی دیکەم کاریگەری دروست کردووە بەدوو ئاراستە گۆڕانی کەشووە بە ئاراستەیەشیان بەوەی کە دابارینێکی زۆر لە هەندێک ناوچە لافا و لێزمە و ڕاماڵینی خاچی بێ و لە هەندێک ناوچە بەرە وشکایەتی و بە بێبان بڵێ کەواتە چارەسەرەکان چین بەدیلەکانی ئەم کێشە و گیر و گرفتانە چین لەبەرەوەی کێشەکە هێندە گەورەتر نەبێ چارەسەکان ئەوەیە ینی بەداخەوە ئەڵێم حکوومەتی هەرێمی خۆمان ئەبوایە لە ماوەی حکمڕانیە لەبەر ئەوەی کە ئەو سامانەی کە ئەو دابارینەی کە هەبوو لەسەر خاکەکەمان ینی مڵکایەتی لەسەر ئێمە بوو ئەبوایە چەندەها بەنداوی استراتیجی بکرداوێت لە بەنداوە استراتیجی بەنداوی بەخمە بوو کە نزیکەی 10 ملیار متر سێجا ئاوی لە خۆیە کرد و ئەم 10 ملیارە ڕەنگە ینی با بڵێن ئەبوو بە گەنجینەیەکی ئامارێکی ئاو بۆ 10 ساڵ بۆم هەرێمە ئەمە نەکرا و باەخی پێنەیدا ینی ئەمانەوەکو پێویست ینی حکوومەتی هەرێم دوایی لە پلانی بەڕێوەبردنە هاوڵاتی ئێمە وشیار نەکرایەوە هاوڵاتی ئێمە زۆر بێسەر و بەر ئاو بەکارەکە ینی لە تۆ بینیت ئەوەی کە نەتەوەی کردوەکان دیاری کردووە و مافێ بۆ ئینسان 50 بۆ 100 لیتریت بۆ دیاری کردووە کە مرۆڤێک لە ڕۆژێکە هەیبێ مرۆڤی ئێمە هەیە ڕەنگە لە ڕۆژێکە ینی 500 لیتر 600 لیتر 700 لیتر بەکار بە ئەمە بەکاربردنێکی بێسەرە و بەرەیە
ئەمە چیە بەرپرسەلی حکومت طبی ئەبواە لە ڕێی بابڵێن میتەرە و لە ڕێی دانانی باج و کۆستێکی زۆر ینی سوودداری ئەم کاری بکرێ خاڵێکی گرنگتر ینی ئێمە ینی بابڵێن چەندەها بابڵێن بۆ نمونە لە شاری سلێمانی ڕۆژانە نزیکەی 500,000 متر مکعب بەلایانی کەمەوە ئەکەین بە ئاوی پاشەڕۆ بە ئاوی پاشەڕۆ ئاوی کارگەکان ئاوی با بڵێن دۆمستیکی ماڵەکان پاشەڕۆی ماڵەکان ئەبواە ئەم ئاوانە یعنی ئەوە بەرنامەی نەتەوەی گرتوەکانە کە تەکیدی لەکە ئەڵێ بێ بۆ ساڵی 2030 نزیکەی لە 150 بۆ 80 ئەم ئاوانە با بڵێن ریسایکل و ریوز کرێتەوە هەتا ئێستا ئێمە هیچ هەنگاوێکی لەو جۆرەمان نەناوە بەڵێ باشە دکتۆر ویستم پرسیارکەی منیژەوە بێ هەنگاوەکانی ئێمە بۆ خاوێنکردنەوەی ئەو ئاوانە ئەو ئاوە پیسانە لە چ ئاستێکدا بێت بە تایبەتی با بڵێن ئەرکەکە بکەوێتەوە سەرلایەنی ژینگە دۆستان بەڕێستان هەنگاوەکانتان چییە پرۆژەکانتان چی هیچ داواکاریەکتان بەرز کردوتۆ تایبەت بەبوونی ئەم گرفتانە تا لایەنی پەیوەندیدار لە گرفتەکان ئاگادار بێت و ئەوانیش هەنگاویان بنێت ئەم پەیوەندی دروست بووە لە نێوان ئێوە و لایەنی پەیوەندیدار بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر بجێ ئێمە وەکو کەسی ئەکادمی و هەندێک جار وەکو کەسی ژینگە دۆست چەندەها وەرکشۆپ و با بڵێن کۆنفرانسی پێیوەست و سیمپۆزیوممان کردووە سەبارەت بە کێشەکانی ئاو و بۆ چوونە زانستیەکانی خۆمان کردووە بە ڕیکۆمەندیشن کردومانە بە ڕاستباتە و ئاراستەمان کردوەوە بۆ بەرلەمان و بۆ حکومت کە نیاوی تەندروستی بۆ بنێت بەڵام بەداخەوە ریسپۆنس بۆ ئەوانەوە من ماوەی زیاتر لە 15 ساڵە لەم بارا ئیشەکەم وەرکشۆپ و کۆنفرانس و ئەمانەکەین و ئەم ڕاستپاردانە بەرزەکەینەوە وەکو پێویست هەنگاوی بۆ نەداوە هەتا ئێستا لە هەرێمی کوردستان یاسای ئاو یعنی با بڵێن ئەپروف نەکراوە ئەمە کارەساتە لە ئێستا هەتا ئێستا مەسەلا وەکو پێویست لێپێچینەوە لەسەر ئەو کەسانە ناکرێت کە بێسەروبەرە سامانی ئاو بە فیڕۆئێن بۆ بیستی خۆیان ئامانجی پیشسازیان بێ ئامانجی کشتتوکاڵیان بێ هەتا ئێستا چەندەها کۆمەڵگەی نیشتنی لە شاری سلێمانی کراوە حکومت نەهاتوو ئەم کۆمەڵگانە ئیجبار کە كل یەکێ لەمانە ئاوەکەی خۆی کە پاشەڕۆی خۆیەتی جارێک کە وحدەیەکی بەسیتی بۆ دانی و تێچوشی زۆر نیە ئەو ئاوە بۆ ئامانجی کشتتوکاڵی بەکاربێنێت ینی ئەجا سەبارەت بەوەی کە هاوڵاتی ینی وشیار کرێتەوە کە ئاگادارکرێن نێڵێ ئاوی بە فیڕۆ بووە لە بواری کشتتوکاڵیە ئێمە چەنەها سیستمی با بڵێن بە جێمانەیە وەکو سیستمی سپرینکلەر ینی با بڵێن بە بەڕشاندن یا بە دڵۆپاندن ئەمە دەستگرتنێکی زۆر گەورەیە بۆ بە ئاوە ئەگەر بەهاتە ئەمانە هەمووی ئیجباری بکرایە دوای ئەوە ئەو ڕووەکانەی کە هەیە ئەبێ ئێمە ینی ڕوو لەو ڕووەکانە بکەین ینی بژاردەی و ڕووەکانە بکەین کە کەمترین بڕی ئاوێ وەتوانێت بەرگری ئەم گۆڕانکاری کەشووەوا بکە ئەگەر واقعکرد ئەگەر ئەمانە وەکو پێویست هەنگاوی بۆ بنرێت لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئەو کاتە تا ئاستێک نوعێک لە بەردەوامەتی سستینەبڵەتی بۆ ئیدارەی ئاو وەکو پێویستە بێ ئەجینا ئێستا ئێمە ئەو سێ بڕێی کە ئاماژەم پێکرد 25 ئەوەی کە دابارینە لەسەر واقعی خۆمان ئەبینیت لە وڵاتێکی وەکو مەسەر یەک ساڵ دووچاری قەیرانی ئاو بوو وڵاتانی دەرەوە ڕووباری نیلیان لێکرد هەستا بەنداوێکی دروست کرد بەشی 8 ساڵ ئاو کۆ ئەکاتەوە ئەڵێگە ساڵی وشکایەتی بوو دوان وشکایەتی بوو من ئەمباری ئاوم هەیە بەشی 8 ساڵم هەیە بەڵام لای ئێمە شتیوانە کراوە من لە سەردانێک ما بۆ وڵاتی مصر کە چوومە وڵاتی مصر دابارین لەوێ ینی نزیکەی 150 ملیمترە ینی بڕێکی کێمە بە بەراورد لەگەڵ سلێمانی هەندێک جار 1000 ملیمی لێباری لەوێ کولی با بڵێن جوتیارێکی ئەوێ ئەو 120 ملیمەی کە ئەبارێت چی ئاوەکە بە سەرفێسڕان ئۆف ئەڕوات چاڵیان کردبوو کونیان کردبوو ئەم ئاوان تیا کۆ کردەوە تەواوی ئەو وەرزانەی کە دابارین نەبوو لەو ئاوە پێداویستی خۆیانە کرد لای ئێمە پێوتێ وەتە هاروێستین لە وڵاتی ئەڵمانیا لە وڵاتی ئەوروپا بەگشتی دابارین 2000 ملیمتر 3000 ملیمتر ئەو کەسانی کە دابارین ئەبێت لەسەر سەربانەکانیان ئاوەکانیان کۆکەنەوە لە عەمبارا کۆیەکەنەوە لە تەنچیا کۆیەکەنەوە بۆ کاتی تر ئاوی سازگار و ئاوی خواردنەوە بەکار نایەنن بۆ کشتتوکاڵ بەس ئەم هەنگاوانە لای ئێمە هیچ هەنگاوی بۆ نراوە بوونی نییە بەداخەوە دەستەکانت خۆش بێ زۆر سپاس دکتۆر گیان زۆر سپاس ئەزمونی کە وڵاتان
ئەنجامی دەدەن بتوانین لە ڕۆژێکدا تەمەناکەین ینی با بڵێن دەسەڵاتداریانی ئێمە گوێ لە کەسە ئاکادیمیەکان بگرن ئەوان لە خەمخۆری خۆیانە و لە دڵسۆزی خۆیانە بۆ پرسەکە چکە بەڕاستی کێشەکە زۆر گەورەیە. دەست خۆش سپاس بۆ ئامادەبوون بە خێراتی. زۆر سپاس بۆ دکتۆر ساڵح نەجیب دکتۆری سانستە ژینگەکان کە ڕاستەوخۆ لێرە میوانی ئەمە بۆ سپاس بە زانیارەکان دووبارە زۆر بەخێر بێ.